مامۆستا لە کۆتاییدا ڕێی هەمومان مردنە وایە دەمێ بزانم چ وەسیەتێک بەجێ دێڵی دوای خۆت بە قورعان ینی دەزانین چی ئەمن هەموو جارێ لە دووسێت چاپێکەوە شوتم هەتا بابم مابوو زۆر لە مردنی دەترسا بابم دیوارێکی زۆر گەورە بوو لۆ من لە بینی من و مردن پێم ناخۆش بوو بمرم هەتا بابم مابوو حەزم دەکرد تەمەنم درێژ بووی نەمرم بەس لەوەتی بابم مردیە ئەوەی لێی نەترسێ مردنە دوای داک و باب ژیان تامی نامینی لەزەتی نامینی خۆشی نامینی لەبەر ئەوە هیچ لە مردن ناترسم هەر لەحزەک دێ بەخێر بێ سەرچاو چارە نووسی هەمووشمانە و گرنگترین شت ئەوەی ئینسان بەسەر بەرزی و بە ڕۆژی سوپی بچی دەکەن خوای کە مردیشی خەرک بێ هەزار ڕەحمەت لە گۆڕ بەڕاستیەت پیاوەکی باش بووی وەسێتشم ئەوەیە مندارەکانی من ڕێچکەی من بگرن ڕێی من بگرن باش بن خراپەی نەکەن ڕێی باپیریان بەجێنێڵێن لەگەر خەرچی باش بن دوعای خێرمان لۆ بکەن لە پاش ئەمەش کە مردم سرم پێی بەرزبی خەرک برێ هەزار ڕەحمەت لە گۆڕی بابتان کو ئێستا خەرگە من دەبینی دەرێن هەزار ڕەحمەت لە گۆڕ بە بەس ئەوەم دەوێت دەنە هیچی لیم نایە ئینشاڵڵا مامۆستا تەمەن درێژ بێ و منداڵەکانی شت هەر بەو شێوە بن کە زۆر مەمنون ئەمن هەموو جارێ دەیانگۆ تو حەز دەکەی چەند سار بژی هێشتا بابم مابوو دەمگۆ 120 سار دەمگۆ لە 120 یەک جەڵتە لێم دا یەکسەر بمرم نەک سێ مانگ لە قەسخانەی بکەم لە بن ئۆکسجینی ئێستا وە نارێم نا ئێستا تامی نییە ژیان تامی نامینی پاش داک و باس ئەمن وامە نازانم داک و باب هەتا نەمرن زۆر مندار هەیە قەدری نازانێ ژیان هیچ تامینەمە ئێستا ئەوەی دەی خۆم هیچ لەزەتی لێ ناکەم بابم زۆر گەورە بوو زۆر ئەزەتی داین مردنەکەی زۆر ئەزەتی دای زۆر ئەمن بە دوو مانجی پێم گوتی لەوەش گوتم بە دوو مانجی سەر ڕۆدێنم هەمووی سپی باب زۆر گەورەیە